ماوەی 2 هەفتەیە بەهۆی کارگەیەکی قیرەوە بۆنێکی ناخۆشکە بووەتە هۆی مەترسی بۆ سەر دانیشتوانی قەزای شارەزور و ناحیەی وارماوە بڵاوبووەتەوە. نەجیبە محەممەد یەشێکە لە دانیشتوانی ناحیەکە و دەڵێت لەو کاتەدا زیاتر لە 3 ماسکی بەستووە، بەڵام بۆنەکە هێندە بێزارکەر بووە کە بووەتە هۆی هەناسە توندێکی زۆربۆی و چەندین منداڵیش بۆ نەخۆشخانەکان گواستراونەتەوە. زۆر بۆنێکی پیس و ناخۆش بوو. 3 دەمامەکەم کردێ سەردەمم خوا ئاگادارە لەبانی لە هۆدەکانم توانێ دانیش. هاتم قاپیەکەم لادا مەتخەلەکە بێمە دەرۆ کاز بووم پەلەپەل ڕام کرە ماوە. خۆم ڕەبۆمە نەخۆشم هەناسەم تنە ئەو نەیترە خراو بووم ئیسەیژە ناتوانم قسە بکەم ئەمەم گیراو. منوتم ئەمە پیاز و ڕۆنی کێ ئەسووتێ ها پیازەی خەیتە ناوی ئاربێنێکی پیسیە هەر ئاواو ئەینەن ئەوە. ئەنوەر عەلی کافرۆشیاری سەوزە و میوەیە دەڵێت لە 3 ڕۆژی ڕابردوودا لە نێو بازاڕ و شوێنە گشتیەکاندا هەمووان باسی ئەو بۆنە بێزارکەرەیان دەکرد و دەترسان لەوەی کا ببێتە هۆی کێشەی تەندروستی بۆیان. وەڵڵاهی ناڕەحاتێکە ئیتر پێویستی ناکە ئەمە قسەی من نییە، قسەی هەموو شارەکەیە، هەمووی باسی کرێ ئەمشەو یعنی باس وگە لە هەموو چایخانە و دوکان و ماڵ و دانیشتنی ئایلەیش بەڵێ حتا ئەم بەیانێ من لەم بازارە چەند کە زاتێ لام وتێ ئەمشەو ئەم بۆنە ناخۆشە چی و بەسەر شارەکاتیم. هۆکاری بۆنەکە کارگەیەکی تایبەت بە بەرهەمێنانی قیر بووە دوای نەڕەزایەتێکی زۆر لەلایەن هاوڵاتیانەوە لایەنە پەیوەندیدارەکان هەستان بە لەکارخستنی کارگەکە تا دۆزینەوەی ڕێگە چارەیەک بووی. پاش بەدواداچوون بۆمان دەرکەوت کە یەکێک لە کارگەکان بۆتە سەرچاوی سەرەکیە، ناڵێم 100% بەڵام سەرچاوی سەرەکی دروستبوونی ئەو بۆنەیە. بۆیە ئەمشەو بە هاوکاری هەرزەکانی ئاسایش و ناوخۆ بە دوای وەرگرتنی فەرمانی بەڕێز دادوەری دادگای لە کۆڵنەوەی شارەزور و قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی ڕامان گرتووە لە ئێستادا لە کارمان خستووە. بەشێکی زۆر لە کارگەکان دەکەونە ناوچەی تانجەرەوە کە هەندێکیان کاریگەریان لەسەر پیسبوونی ئاو هەوا و تەندروستی هاوڵاتیانی ناوچەکە هەبووە کە چەندین جار داوا کراوە ئەو کێشەیە چارەسەر بکرێت، بەڵام تا ئێستا بێوەڵام ماوەتەوە. بڕوا بەهادین، کورسات نیوز، ناحیەی وەرماوە.